سڵی خواتان لە بێڕێن بخێرمەوە بە ڤیددیوەکی نوێ لەم ڤیددیوی ئەم جارەماندا بڕیارماندا باسی وۆڵف بکەین هەرچەندە لە ڤیددیوکەی پێشتر دەنگێکی وەها زۆر نەهاتبوو بۆ ئاژەڵێکی دیاریکرا و یعنی هەردوو سێ ئاژەڵ بە دیاریکراوی هاتبوو بۆ یەوتم بە هەردانەیە لە خۆمانەوە بکەینەوە بەگوترەی هەروەکو بین ئەم جاریان باسی سەگەکەین نازم کاکە پێشەوەی ماڵی بکەی گورگە وەکی ماڵیش کرێ بێتە سەگ یەکەمی زانیاریش چێ لەسەری بزانین ئەوەیە کاتێ بۆ نمونە سەگێک کوژی هەر بۆ کۆبینی هیچ نانووسێ بەڵام ئەگەر هەر لە خۆمانەوە ناوێکی لێ بنین ناوەکە چی بێ با بۆ نمونە ئەو ناوە بێ ئەوە چیە کاکە باشە ئەو ناوە دانانین بۆ نمونە ئەگەر ناوێکیان پێ بنین بەڵام ئەبێ پێشتر تەیمت کردی بێ ئێستا تەیممان کرد ئێستا بۆ نمونە ئەگەر بیکوژی هەروەکۆ بین ناوەکەی لە چاتی شاد دەرەکەوێ ئەنیەوە تایبەتە بەس سەگ ئەو شتەی هەیە زانیاریەکی گەش ئەوەیە بۆ نمونە ئەگەر هێسک بێنیە سەریان چیلەکەن ئیتر ئاگەیەکێکت تەیم کرد ئەو کەسە خەمی هیچت نیە بۆ نمونە بڵێ دیوار دێتە پێشمانیان هەر شتێ بێتە پێشت هەر بۆ دواتەکەی خەمی نییە سیرکە هەر وەکۆ بینی بێخەم بۆ هەموو شوێنە لەگەڵت یعنی خەمی هیچت نییە گرنگی بە هیچ نادا بەولا ئەی لەوە کورەوەرە خوارەوەرە سێکی ئێستا بۆ نمونە هەر لە پەرژین و شتەکانی شۆتە لە هیچ ناگەڕێتەوە بە کوردیەکەی بۆ هەموو شوێنێ بە دواتەکەوێ خەمی بە دواکەوتنی شت نییە و بۆ نمونە ئەگەر کەوتە ناو ئەو بچی هەموو ماسیە کاتێ دێتە دەرەوە ئەم حرەکەیاکە هەروەکو بینیتە ئەنجەوە باران بێ ئاو بێ بە کوردیەکەی تەنیا ئەم ئاژەڵە شەو حرەکەیاکە ویش تایبەتە بەو بۆیە کرمانە بڕگە زانیارێکەوە ینی لە کاتی ئاو بێ لە کاتی باران بێ ئێوە خۆی ڕاوەشێنێ هەوڕێیان زانیاری کەشمان ئەوەیە بۆ نمونە ئەگەر تۆ لە بیکێ مۆدی پیسفۆڵ خۆتان زان لە پیسفۆڵ هیچ درڕندەیەک لێت نادا یان هیچ هۆستایمۆ بێ سپاون نابێ کورە ئەوە لەکوێیە ئەوەتە ئەگەر بیکەیتە پیسفۆڵ خۆتان زانی شتێ لێتان نادا بەڵام یادەقە بابیکە مسرواڵ بەڵام کاتێک کە دانەیەکیان لێدەی شو بیر بە خواردنەکە بێەوە خۆی ئەوە کردووە کاکە تاکیدم لە بە ڤیددیوکێ تاکیدم کە بۆستە هەروەکو بینە هەر یعنی لێتە دەن بەڵام دەمێج بەڵام خوێنێت هیچ لێ ناڕوە و ئەگەر بتەوێت لەسەر ئەو لێدانەوەش ڕاکاکەڕا لەسەر ئەو لێدانەوە بۆ نمونە خۆینیان بدێ خواردنیان بدێ بڵێ منیان خۆشگوێ هەر لێتە دەن و ئەوەیان بۆ ناها سیرکە ئەوە ئەوەتە خواردنێ دەمێ بەڵام هێشتا دێمەدا یعنی ماستاوە شت ناخۆ لای ئەوان کاکە و هەڕێن زانێریش کەش ئەوەیە ئەتوانی بەکەیف خۆت بەم ڕەنگانە ڕەنگام بکەی ئیترەمە زیاتر بۆ دیکۆرە هەر وەکۆ بینن ێ باشە ئیمانەوە خۆی سوورە ئەخەت چی سوورەکەی سیرکە ئەمە قاوەی ئەمە ڕەش ئەمە پرتەقالی ئەمە زەر ئەمە مۆر ئەمە پەمەیی هەروەکۆ بین بەڕاستی شتێکی زۆر جوانە یان دوو سەگت هەبێ بیان ناستیەوە کامیان کامەیە ئەو بە خۆت بە ئاسانی ئەتوانی بۆ شێوەیە ڕەنگی بکەیت و ئەمە هەموو زانیاریەکان بۆ ڤیددیۆ ئەم جارە هیوادارم ڤیددیۆکەتان بەدڵ بێ لاکی ڤیددیۆکە لە بیر مەکەن بۆ ئەکتیڤی کاناڵەکە و سەبسکرایبیشمان بکەن تاوەکو ڤیددیۆیەکی تر هەر شاد بن